ئەگەینە حدودی ئێران و گوندی هانا گەرەمڵە. ئەو خۆیەتی هانا گەرەمڵە. وەزگە سنووری نێوانمان خوا دەزانە چەندە دوورە. هەرێمی کوردستان و خاکی ئێرانە کە تەنها ئەم تەلبەن و پارچەدارە و سڵاوتانێ هاوڕانی خۆشەویستم. ئەمڕۆ ئێمە لەگەڵ دوو لە هاوڕێیانی تەمەنم کە لە ساڵانی ڕابردووە تەمەنێک کارمان پێکەوە کردووە، ئەمڕۆ لە خزمەتیان نابین و ئینشەڵا گەشتێکمان هەیە بۆ مانتیقی هەورامانوانە کە یەکێکمان کاک بەرهەمە خۆی دانیشتووی ئەو مانتیقانەیە بەتەمامان بات بۆ شوێنێکی خۆشم نازانم کوێ. ئینشەڵا کە گەیشتنە شوێنی بەبەست لە خزمەتان نابم و درێژە بە بڵۆگەکەمانەیەین مێن لەگەڵما. حاليا لەسەر لە خزمەت چاوەڕانی کاک بەختیاریان کە خۆی دانیشتووی خەڵکی سێ سایەقە و ئێمە ئەمڕۆ لە خزمەتی بووین بۆ ئەوەی ئینشەڵا پێکەوە گەشتەکە ئەنجام بدەین. وەڵا گەیشت کاک بەختیاری خۆشەویست. سڵاوی خی گەورەتان هەبێ هاوڕانی خۆشەویستم. مەلاتان بۆ ڤیدیۆکی نوێ. ئەمڕۆ ڕۆژی هەینیە و گەشتونێتە پیارەی خۆشەویست پشت بەخوای گەورە کە گەیشتینە شوێنی بەبەست بەردووەدا دەستەکەن بە گواستنەوەی دیمەنەکە بۆ ئەو خۆشەویست و بڵۆک دەست پێەکە ئینشاءڵڵا. کاتی بیارەی خۆشەویست ئینشەڵڵا ئێمەش بەگۆدا چینە ناوانێ بۆ ئەوەی بەشداری لە مەراسیمی نوێژی هەینی داکەین و لە خزمەت نوێژی هەینی دابین و بۆ دیمەنەکەش بۆ یە خۆشەویست گوازینەوانێ. طبعا هاوڕانم ئەو کاتێک ئێمە گەشتی پاسکیلەکەمان کرد کاک ڕەزوانمان دینی لە گەشتەکە وایە ئەو لورانەها بیرتە ئێستا ڤیدیۆکەت بۆ لێم وان لەلاشە بزانین کێڵەما ئەوە چێ ئەو خۆیەتی وایە ئەوە کاک ڕەزوانمان دینێتم بابەیەوی و ئاشناکەمانێ و هیوای سەرکەوتنی بۆ خۆزم خۆشحاڵم. نانمان خوارد و چاشمان خوارد و وەردەوەردە دەست پێکەین بەرەو شوێنی گەشتەکەمان و هەنگاوانێ بەرەو خوارەوە ئینشاءڵڵا بۆ دەستپێکی گەشتەکەمان و لە خزمەتان نابین لەگەڵما بینەوە. کاکە من ڤڵۆگ دەست پێکەم. سڵاو لە هاوڕانی خۆشەویستم. تەمەن هاوڕانی ئێمە ڕاستی ویستمان سەردانێکی ئەو باخانە بکەین لەو هەورامان ویستمان سەردانێکی ئەو باخانە بکەین لە هەورامان بەڕاستی بۆی بارینی با و
بەهۆی بوونی باەکی زۆر کە هەڵی کردو بەهۆی بارانێکی زۆر کە لێ باری ئاسی هاتوین بۆ بیارە و وردووە دەسەرەکەی سەرەوانێ بۆ لای چاخانەکەی مام دەروێش بێترێ بەرام ئینشاڵڵا لێ چاکی بۆ خۆینەوە دوای مەڵێ مە یەکێکە لە کوترین یەکێکە لە کورتترین بڵۆگەکان کە تا ئێستا کردوێتم ئەوەش کاک بەختیار و کاک بەرهەمە کاک بەختیار خۆشحاڵم ئەمڕۆ من لەگەڵتان من زیاتر براکەم کاک بەرهەم خۆشحاڵم خۆشحاڵ باشە گیان طبعا کاک بەرهەم خۆی خەڵکی ئەم مەنتیقانە شتانەیە هاتنێتە دەبەرەکەی ئەو لە خزمەتمانە داعاتی کردوین طبعا جارێ بارەکەم وەرنەگرتەوە ئێستا بەڕێکەوتین بۆ لای شاخانی مام دەروێش هۆش کاک بەختیارە زۆر خۆشەویستی برا إيراني هاوڕان وەکو بۆم باسکردن بەهۆی ئەوەی کە لەسەر نەمانتوانین مێنین ئۆکسیجن و ناوبەخەکانی هەورامان بۆ یەکتر ئێرەمان هەڵبژارد و لێ بیارەماینەوانێ و ئەمانێت تۆچی لێرە ئیستراحەت بکەین و لەگەڵ هاوڕێیانمە درێژە بە گەشتەکەمان بین. هاوڕێیان خۆشەویستم بەتەمەن لە چاخانەکەی مام دەروێش لەوێ دانیشتین ئیستراحەتێکی بۆ بکەین و چایەک بخۆین و درێژە بە گەشتەکەمان بین لەگەڵ هاوڕێیانمە. بەڵێ هاوڕانی خۆشەویستم کاک بەرهەم وەکو بۆ ماسیێرن خەڵکی ئەم دەبەرێ پرسیارم لێ کرد چه شوێنێک لێرەوە نزیکە بە منیوت نزیکی چارەکێکی تر کاتێککە داخڵ بە حدودی ئێرانە بیت گوندێکی لێ پێوترێ گوندی هانە گەرەمڵە ئەگەر دەرفەت هەبێ قسمەتە بێ ئەگەر ئێمە بەرداوامی لەسەر ئەم کارانەمان لەواکی ئێمە ڕۆژێک هەبێت سەردانی ئەو گوندەش بکەین کە پێوترە گوندی هانە گەرەمڵە تاوان ئەگەر خۆش بێ من بەرداوام لە گواستنەوەی دیمەنەکان بۆ ئێوەی خۆشەویست و وردووەردا دەستمان کردەوە بە بڵۆگەکەمان یەک چارەکی تر ئەگەینە ئەکە تاوان بڕۆین ئەگەینە حدودی ئێران و گوندی هانا گەرەمڵە لە تیکتۆکە یان لە ئەو کەسانە بڵۆگەرن زوو ڤیدۆ بڵاوکەنە کاڵێ ئێمە گەیشتونەتە سەر ئەو ڕێگەی کە پێیەکت لەسەر عێراق و پێیەکیشت لەسەر ئێران هاوڕێن خۆشەویستم ئێمە نزیک بووین نتوانێت لەسەر ڕێگەی ئەو جێگەی کە باسێکن کە ڕێگەی حدودی ئێران و ئێران تەنها هەنگاوێکی بینە ئێمە بەم جۆرە ئەتوانین بڵێن ئێمەش پێیەکمان لە ئێرانە پێیەکمان لە عێراقە. ماشەڵڵا باکەشی هێناوە بەرامامە چییە؟ بەس هەمووشی خاکی کوردە دایجێکرا یعنی ئێستا ئەمە لێرە بە دوا حدودی ئێرانە وایە ئێستا گە قاچ بکەیتەوە دیوانە پێوترێ حدودی ئێران
ليرة حدودي كردستانە پێما کە عیبە طبعا هاوڕانی خۆشەویستم وەکو باسەکەن ئەمە یانی تر لەم دی و خەتەکەوانێ پێ ئەمە حدودی ئێرانە لێرەشمان ئاچیتەوە دی و خاکی ئێرانە لێرەش کە من لێراوەستاوم ئەمە خاکی خۆمان وەتانی خۆمانەکە کوردستانە بەڵام لە ڕاستیدا وەکو باس ئەکرێت کە ئەو دیشە خاکی خۆمانە بەڵامەتر بەهۆی جوگرافیای ناوچەکە و سیاسەتی وڵاتمانەوانی وڵاتەکانەوانی ئەقلیمیە ئەمە جۆرە ئێمە ئەتوانین بڵێن تر لە ئێستا ئەو بەر حدودی ئێران و ئێرەش خاکی کوردستانە شتێک هەیە بیرم کەوتەوانێ لە سۆشیال میدیا زۆربەی کات وێنای حدودەکان بە چای ئێمەیە نیشان دەیرێت کە چەندێک جوانە حدودی وڵاتانی وەکو بینی کەنەدا و ئەمریکا بەڵام لە بەداخەوانی ئێمە تەنانەت شێوازی حدودی خۆشمان عنی سنووری خۆمان بە جۆرێکە هەسەکی کە جۆرەك لە کەمتەخەمی پێودارە وەیلانی تەوەندی دارەوانێ ئەم تەلبەنە ئەم پارچەدارە ئەم تۆزە ئاوا جێ کاتوانێ سنووری بینی ئێمە و خاکی ئێران کاروانووری لە گۆرانێکیانە لە گۆرانێکی هەڵاڵە خۆزگە سنووری نێوانمان خاکێک بووە نازان بە دۆربەرە کاروان نووری گۆرانێکی هەیە ئەڵەچی هەڵە خۆزگە دووری نێوانمان خۆزگە سنووری نێوانمان خۆزگە دووری نێوانمان خوا دەزانە چەندە دوورە جەمن ڕاستی کاروان نووری گۆرانێکی ئەڵەڵە خۆزگە سنووری نێوانمان خوا دەزانە چەندە دوورە جەڕاستی ڕەگنی لەسەر شعرە ماتەی بەرچاو بۆ سنوورەکەی خۆمان و خاکی ئێران هاوڕان خۆشەویستم درێژە بە بڵەگەکان خۆم دەیەم بەڵام گرنگ بوو من ڕۆژێک دێت ئەمەش ببینم ئێستا من ئەتوانم پێتان بڵێم ئێرە سنووری بینی هەرێمی کوردستان و خاکی ئێرانە بەڵە هاوڕانی خۆشەویستم ئێستا من ئەتوانم بڵێم ئێرە سنووری خاکی هەرێمی کوردستان و خاکی ئێرانە کە تەنها ئەم تەلبەن و پارچەدارە و چەنددارە جای کردوتەوانێ ئەمە سنووری بینی ئێمە و خاکی ئێرانە بەخێر بێن بۆ بیارە دەتوانین بڵێن قاچێکمان لە خاکی ئێرانایە و قاچێکمان لە هەرێمی کوردستانە ئێرە سەر سنووری نێوان هەرێمی کوردستان و خاکی بەڵ هاوڕانی خۆشەویستم لە سۆشیال میدیا زۆربەی کات سنوورەکانی بینی وڵاتەکان وەکو وێنەوە ڤیدیۆ بەێمە پیشان دەیرێ بنوونە سنووری بینی نێوان کەنەدا و ئەمریکا و یان هۆڵندا و بەلجیکا و ئەمانە بەڕاستی سنوورەکانیشیان لە سنوورەکانی ئێمە جیاوازتردا ئێمە کاتێک کە سنوورەکانی خۆمانە بینین لە چەند پارچە بەردێک و دارێک و تۆپەڵێ تەل پێگاتووە کە بەڕاستی ئەمە پێویستی بەوەیە پێدار چوونەوە پێدا بکرێت و بە شێوازێکی جوان دیزاین کرێتەوەوانێ کە ئەمە گرنگی وڵات دەرەخە لە ڕاستیدا من ئێستا وەردەوە ئێرەش بەجێ ئەڵم من ئێستا سەر سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران بەچی هەڵم و ئەڕمەوانێ بەرەو دیارە و بەرەو چایخانەکەی مەم دەروێش بوو ئەوەی لەگەڵ هاوڕێیانمە چایشتی بۆ بخۆین و تۆزێ بە خۆمان لەگەڵ برادەرانمە لەگەڵ هاوڕێیانمە دەمەتەقەیەکی بۆ بکەین و وردەوە دەبڕینەوە بەرەو ماڵەوە کەوا بێ ئەو دی و ئەم دارانەش هەمووی سنووری ئێرانە ڕاستی کاتێک کە تۆ دەیەیتە سروشتەوانێ بێدەنگی لە پێش هەموو شتێکە چونکە بۆ کاتێک تۆ دەیتە سروشتەوە بۆ بین مێشکرد مرتاح بێ نەکدانشی مێشکرد جەنجاڵ بێ بە کۆمەڵ بابەتی لەوەکی بۆیە هەمیشە بە تەنهایەکە بێتە سروشتەوە چێژێکی تایبەتی تری هەیە هەرچەندە من ئەمڕۆ بەڕاستی بە تەنیاش نیم لەگەڵ هاوڕێیانمان
چین بۆکسینی لێ وەڵام برامەیم ئەمە بەبانەی تۆ بەڕێکەوتین بەجددی نەحواڵە باشی شەڵا باشوی ئەمە زیاتر بەبانەی تۆ هەر نێژەم بات ئەوەش تەسویرەکە ئەوە بەڵا هاوڕانی خۆشی سمەوی کە گیرتان گەشتی بۆمان و کە بە هۆی باران و باوانێ لێمان تێکچوو بەڕاستی ئەگینەمە بەتەما بچین بۆ ناو باخەکانی هەورامان و تێوەڵا لێوە داوەزین بەرەو خوارەوانە بەڵام بە هۆی بە گۆڕانی کەشەوە نەمانتوانی کەشەکەمان وەکو خۆی جێبەجێکەین بۆ ئێمە تەنیا توانیمە لەناو بیارە تۆزێ بسوڕێنەوانێ بچینە بۆ چایخانەکەی مام نووری ئەمان ڕەشێکی هەیە توی لەسەر حدودی ئێران و کوردستان لێوانێ هاتیە خوارەوانێ چایەکمان خوارد و کورتاییمان بە گەشتەکەمان هێنا بۆیە هیوادار بتوانین بە دیمەنێکی جوان بۆ ئێوەی خۆشەویست بەدوانێت تا بڵۆکێکی تر سپاردەی خوابن بەڵام بە هیوادی دەبن